ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ هیوادارم باش بن. ستەدەینە لاتان؟ سەرچاوی ئێمە هاوڕێیان ببورن، بەڵام ڕووداوەکەوا دەخوازیت بێن قسە بکەین لەسە ئەو خێربێن هاوڕێیان. شەو درەنگە ئەزانم زۆر کەس بۆ ئەوی سبەینێش بێت. خێربێن هاوڕێیان، هیوادارم هەمووتان کاتێک خۆش بەنە سەر. ئێستا باز دەکەین ئەو چەند ڕۆژە چ سوکایەتێک بە من کرا و چۆن پێداگر بووم لەگەر ئەوی کەمترین کەس دەوێرە دیفاعم لێ بکە. دیفاع من هەم لەو لای پارتی ناوم پارتی وچێتی ناوم ئەوە بووە کم کەس دەوێری، هەم لەو لای کەش کە لە تەخوین و تەکفیر، بەڵام کۆڵمان نەدا گەیشتنە حەقیقەت. و ئەگەر ئەوەمان نەکرد بە مەحاڵ بوو ناوی بکەرەکە ئاشکرا بکرێت. ڕاستە ڕوودا و دەوری باڵای هەبوو، بەڵام ئەمن ئەزمونمان هەیە بڕوا بکە تا سبەینێ بڵێ پارتی وێکێتی کەس تەقەی سەری دێ بەس بڵێ مەسعود نێچیر پاڤل قوبات وەرە بڕوا بکەن. ئێستا کە مەسئولەکانی ئاسایش ئاگام لێیە، یعنی ئاسایشی هەولێر، ناوی خۆیان بڵێن ئەوجە پێتێکەچن. حەقیان لە مەسعود و مەسرووریش نمایە، هەموو وێ لاتێ ناو بدە ئەوجە. وەرن برادران وەرن، بە تایبەتی ئەو برادرانەی ئەو کەسانەی کە زۆر سوکایەتیان پێکردم، هیوادارم لە ژوور بن. هیوادارم ئەوانەی زۆر سوکایەتیان بە من کرد لەو دوسێ ڕۆژەی زۆر وشەی نەشیاویان نووسی بەرامبەر خۆم خێزانەکەم کە ئێمە لە کاتێکدا هەموو ئامانزمان ئەو بگەینە ڕاستی، لە کاتێکدا هەموو ئامانزمان ئەوەیە دژی ئەو دیاردەقێ زۆنە بین کە 195 ئەو مەلاو خەڵکە مسلمانەی ئەمن کۆنتاکتم لەگەڵی کردیە بڕوا بکەن و باز دەکرێت، ئەوان ڕسوایان کردی کە دژی مسیارن. کێشەشمان لەگەڵ ئەوەی ئێستا حوسێن گرت ساڵی ناخۆشترین ڕۆژی لەبەرەوە من دەزانم چەند ساڵە وەڵی کە وتیانە سنتەری کەوسەرە حاڵەتێک بە بیرم هاتەوە ئەخلاقیان ڕێم نادە ئەگەرنا ئەوە چەند ساڵە ئەو کەتنەی دەکاتن. من چیرۆکی سنتەری کەوسەر لەگەڵ ڕێزم لەوەیەکێک لەگەڵیدایە، مەلایەشکە لەگەڵیدایە، بەس ئەمن دەزانم ئەو مەلا حوسێن گردە چاڵی چ قورم ساغەکە. دیتان چ زمانەکی پێوە بوو برادران، دیتان چەند خۆی ئەوە کرد. پێتانم گوت من دڵنیام. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر. ئەوە دیسان کاکە وەزارەتی ئەوقاف، هاوڕێیان وەزارەتی ئەوقاف، وەزارەتی ئەوقاف ئێستا بەیاننامەی دەرکردیە ئەوەی هەولێرێ. مامۆستا ڕاوسەرزام ناوی چییە؟ وەڵی هاوڕێ یەکەم جارە ئەمن لینکی پاراستن دادەنێم، یەکەم جارە ئەمن لینکەچی پاراستن دادنێم بی باس نووس. بڕوا بکە ئەویان لۆ ناردم 20 کەس ناردیتی دەڵێ قادر ئەتوو ڕاست کرد. 20 کەس ناردیتی یەکەم جارە ئەمن دادەنێم لێ دوانی فەرمیە بە قوربان وەزارەتی ئەوقافە. ئەوە بەڕاستە، ئەوە گەمەیە، ئەوە چ درو کورە زۆر خۆشە. یعنی وەچی دەبابەی هات بە هەولێرێ، هەندێک دایان گوت نەهاتیە، 500 دەبابە هاتبوو، کات شمە دەرێدن. ینی مەوزە دەرێ هەو نییە چ لێ بکەم کاچ خۆم. وەزارەتی ئەوقاف کە بە فەرمی ڕایگەیان دەرێ ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بڵاو بۆ مەلا حوسێن گردە چاڵیە، کاکم دەرێ درۆ دەکەی. ئێستا لێ بکەم ناڵێم 500 دەبابە هاتبوو دەگوت نەهاتی، کاتشم لەو سنفەنە هاوڕێ ئەوزەم مەلا حاتەمە خوا با تەماشایەکی بکەین. ئێستا دێن باز دەکەین هاوڕێیان، باز دەکەین. مامۆستا حاتەم بەڕێوەری ئەوقافی دەوروبەری هەولێر
بە باس نوێژی ڕاگەنە ئەوەی زانیاریمانە سەری هەبێ مامۆستا مەلا حوسێن گردە چاڵی ئەم کارەی کردووە کە پێشنوێژ و تارخوێن بووە لەسەر میلاکی بەڕێوبەرایەتەکان بەڵام لە ساڵی 2016 لەبەر ئەوەی پابەندی ڕێنماییەکانەوە دەریان کردیان تا ئەنوشتیان بربژێریە گرتووە برادران یعنی من هەر لە بۆ هەندێک هاتم من ئەزمموی ڕۆژنامەگەری خەبات هەوڵمدا بەسیقەوە بووی هیچیش ترسمنەوە نەبووە ئەوەی ئەو چەند ڕۆژەی هەندێ لەو کۆیلا و نەخوێندەوار کە هیوادارم داواتان لێ دەکەم واز بینن هەم لەو زمانە دەربڕینە هەم بەو مطلقیە سیقەتان بە کاکە مەلا مرۆڤن مرۆڤی جوانیان هەیە مرۆڤی خراپیان هەیە تۆ ناتوانی هەر قسەت لەسەر مەلایەک کرا ئەگەر وەکو مەلای ڕیشم درێژ نەبوو بڵێت ناڕاستە بڵێ ناڕاستە یعنی ئەوە جێ بدێ بیر بکەوە بەدواچوون بکات مقارنە بکە وەکو محققەک ئەو کات وەرە قسە بکە قەت ئەوە مەبە من بەخۆم بەدواچوونم کرد سوپاسی ئەلێرە هەردوو ئەو سەرچاوەیە دەکەم تاکیدم کردەوە لە هەردووچیان وتیان هیچ مەترسە بۆیە سقەم پێیان بوو لەو هەفتەی سەرباری ئەو هەموو جوێن و سوکایەتی بەخۆم بە خانەوادەکەم کڕەکەم سوپاسیوانیش دەکەم خۆیان پێدەژیرێ یعنی بەجددی دەخوێنەوە کورە کاچ خۆم وەڵا شەرمە هەزار بارەی بڵێم زۆر ئەی بە ئەو ئاستە نزمەی پیشانتاندا ئێوە گوایە بێنە دەسەڵات بەشێکتان دیارە بەشێکتان وەڵی زۆر لە خەڵکی موسڵمان زۆر لە مەلا یعنی داوایان لە من کرد کە یعنی دان بەخۆمدا بگرم وتیان دەزانین ئەوە مەشهورە بەڵام یعنی ئەندە شتیان گوت لە ئەوکو ڕێز بەڵام من مسر بووم لەسەر ئەوەی کە دەبی ئەو دۆسیە بگاتە ئامانج پێشم گوتن و تا گەیانمانە ئەوەی بڕوا بکەن لە بۆم نییە ڕوودا و مینبەرەشی زۆر گەورەیە بەڵام تحدیدی شخصەکەی نەکرد بۆیە نەتەقیەوە هەر وەکو ڕووداوەگان گەدەڕێ بەس ئەوە واکرا هەموو مەلایت کەش لەمەوەدا حیساب بکە سوسیال میدیا هەیە دۆستەکەی لێ گەورە دەبی دەبتە نمونەشی وەکو حوسێن مسیار با گردە چاڵی گوناهە ینی لەو گوندەی یان لەو شوێنەی خەڵکی زۆر جوان و ئەوە هەیە تاوانە حوسێن مسیار ئەوەی لە دوو بکەن بڕوا بکەن بە سەدانی نارم سەد من ئەزانم یعنی لە 2019 ئەو کابرای خەریکە یعنی ئەخلاقیەن کەسی نزیکیوی هاتە خەت بە منی گوتیە من نەمدەزانی ئەوە بەڕاستی بەڵام کە ئەو ڕۆزانیم بە سنتەری کەوسەر 30 دەفتەری ئەوە کردی کورکاکەوانە پارەشیان خواردیە پارەی خەڵکیشیان بەولا بەولا وەگرتێ نوشتەی و دوعاە نازام چێ بە هەر حاڵ برادەران خەبات وایە دەبێ پێدا بگیری نەترسی جوێنت پێدەدەن تەشیر دەکەن هەموو ئەو کەسانەی دەستیان بۆ شتی بڤە دەبن بە تایبەتی شتی بدایەت لە سەرەتا تەهەجومیان دەکرێ ئیدانە دەکرێن جوێنیان پێدەدرێ تەبعەن ئەوانە ئێستا هەموو شەرمەزاریان لۆ ماوە من یعنی چاوم لە هیچ نییە داوای لێبوردنم لێ دەکەن ناکەن ماڵیان ئاوا بێگە کردیان بەڵام تکان لێ دەکەم لە بۆیان تە دەرسەک ئەوانە هەموو لە خوانە ناسن ئیدعایان کرد تاوانەکیان بەرامبەر من و عائیلەکەم کە خێزانەکەم کرد یعنی بنەماڵەکەمان کرد زۆر سوکایەتی بە باوکم کرا کە باوکی من لە بۆم نیانی بڵێم کەسێکی مسلمانی باوک و دایکم و خوشک و براکانم کە مرۆڤی جوانن بەشێکی زۆری وکم متەدەینن لەو متەدەینە هەرە پاک و دڵسۆزەکانن کە سەدقیان تێدا باشە بۆ یعنی بۆ زمانە گوتار دەدەن باشە ئەمە ڕاز دەرچوم چ دەکەن یعنی بەڵگەی تسان دەویزەتاویز ئەو ژنە فەقیرە بیهین مەسە تەلەڤیزیۆن ئێرە بە دەنجی خۆیەوە برێت بۆ ئەوەی ئەنگۆ با بڕوا بکەن دوای ئەوە بشی کوژن چەند جار پێتانم گوت سەیری وەکو محققەک قسەکان لەگەر ئەوەکان بکەن مرۆڤی درۆزن وەکو حوسێن گردە چاڵی ناڕازگۆ ببورن ئەخلاقیەن یعنی دیار بوو دیار هەموو سیفاتەکانی تێدا بوو ئینسان دەبێت عەقڵی ئەوە بێ بە هەر حاڵ ئەوە حوسێن گردە چاڵی تێکەت ئابڕووی خۆی برد ئابڕووی بەرەبابەکەشی برد بەداخەوە کە زەمبیان نییە کابراکی بلحە لە دوو ژنانە هیوادارین من یعنی ئەوە نییە بڵێم وەڵام بڕوان بە مەسەلەن نەرمم لەگە وەزارەتی
مثلا ئەگەر بەرپرسی ئەوقاف برم ببورن ئەو مەلای 2000 ئەوم پێ کرد یان لەگەر ڕووداوە یان لە باس نووزەنە من سڕم لەسەر ڕێگانی خۆم لە بەرامبەریان بەس ئەوان حکمیان لەدەستە هیوادارم وەزارەتی ئەوقاف یەک بەیاننامە دەرکات مسیار بۆ خەڵک باز بکە حەڵاڵە یا حرامە کاتی خۆم مشکلە حوسێن گردە چاڵینی حوسێن مسیار نییە مشکلە دیاردەکەیە وەرن ڕسوای بکەن وەرن ئەو قاپەخانە و گەوادیخانە بنبڕ بکەن ژنی مسلمانی پاک دەچن پێی دەڵێن شەرع ڕێگایدایە مافە تێدۆخینی شل دەبی کەس نەڵێ ئەوە مەوزوع ژنە نەرمە ئەوەیەوە ئەوە پیاوی کوردیش لە مارە بەجاش ئەو شتانەی کردیە نەک کورد عەرەب تورکمان هەموو تورک لە هەموو شەرقل ئەوسەط هەیە مارە بەجاش دیاردەیە دیاردە ئەبێ ئەو دیاردانە کاکە لەو خەڵک بە پێی شەرع لیژنەیەکە بێ کە ئەوە بەس ئەو قافەیە وەنیە حکوومەت هەیە پەرلەمان هەیە بەس ئەو ئەوانیش ڕێی بستنەوە سەمەسەرە دینیەکان ئیشی من نییە ئیشی دینیەکانە لەو خەڵک شەرع بکەن مارە بەجاش ئەوە مسیار سیغە یعنی بەجددی ئێستا ئەمە مسیار کورد ئەو بەش کوردی باشوور سەتان زۆرینەی سونەیە وەرە بە خەڵک بڵێ مسیار حەڵاڵە یان نا کەگە حەڵالیشە کە حەڵالیش لە سعودی حەڵاڵە بەس ئەبێ بستان نازانم خەست محکەمە وەلی ئەمر ئامادە بێ کاکە حوسێن مسیار بردی بێ زۆرەوەتی پێویست ناکە ماری بابیشت ئاگادار بی برادەران بەجددی ئەوە دەبێ حدودە چلۆدا بندرێ یەک قل نییە ئەمە نمونەک ماوەگرت گەورەمان کرد بۆ ئەوەی بتەقتەوە فعلەن ئەوە بۆ بەرەبوومەکەی بوو تا حەدێک بەس ئەوە نییە ئەنی بنبڕ بکرێ کەس نەڵێ ئەوە بنبڕ دەکرێ نەنا ئەوە هەر ئەوەندەیە ترسێک دروست دەبی هوشیارێک لە ناو ژنان دروست دەبی هوشیارێک لە ناو کۆمەلگا دروست دەبی ئەو نەو ئەمەلایانە دەترسێن و زۆرن هاوڕێیان من لە هەولێر زیاتر لە 8 مەلام لایە بەڕاستی پێتان بڵێم بەس ئیشاری کە نازان بەڕاستی 8 کرد ئامادەم ینی هاری کاری بکەم بەس بەخۆیان مەلاکان ئەوەی بە منیان گوت 100 ئەوەندە گوتیان ناویت کە لای ئەوقافەیە لایەکێتی زانایان هەیە و بەرپرسی باڵایەکێتی زانایان خەریکی بەرپرسی باڵا من تحدیدم نەکردیە خەریکی ئەو کارانە و ژنبازیە بۆیە دیاردەیە ینی هەر شتێک و مەلای ئاینی مرۆڤی جوانیان زۆر تێدا هەیە بەڵام مرۆڤی قێزەوە نیشان تێدایە گرنگ بدیتان ئینسان ئەوە بتە ئەزمون من ئەزمونم هەیە پارتی زۆر لەنۆ ململانەی لەگەڵ ئێمە کردیە گوێن ئەوە پێداگر بوون وەکو شەڕ بچەقە ئەوی بەرامبەر ناوێری زۆر ئەوە بێ دەکەویە حاڵەتی وجم بەس کە هەراتی قەپاتم بکرد بە لە ژێر ئەو زەختەیە بڕوا بکەن ئەوە دەرنەچوو من ناڵێم ینی ئیمنە ڕوودا و سەرچاوی شتەکەی بەس ئەمن ناوەکەم نەدا بە گەورەم نەکرد بە وەکو هەموو راپۆرت هەواڵەکان کە دەڕۆی بەهەرحاڵ هاوڕێیان من هەر ئەوم لە بۆ هیچ نیاوانە دوێن سوکاتیان بەم کرد هیوادارم لایان بتە دەرسەک مشکلەی داوا لێبوردن نییە بەس فێر بن یەک جوێن نەدەن کاتان نێ دەکەم جوێندان دیاردەیەکی زۆر قێزەوە نەکوورە شرم لە خۆتان بکەن ڕیشت ئەوەندەیە خۆت پێ متەدەی نەدەی جوێن بە من و بە خێزانم بنەماڵە کا دەدەی وشەی نەشیا و دەنووسی ئاخر وەڵڵا من لەو ستۆکۆڵمای پیرێژن دەبینم یعنی ژنی بە تەمەن دەبینم پیاوی بە تەمەن دەبینم خەڵکی سیاسی دەبینم ئەڵێ کۆمنت دەخوێنینەوە جێل لێ ڕادەگرین شەرم لە خۆم دەکەم بۆیە تکایە واز لەو کەلتورە بێنن ئێمە هەمومان هیچ کەس مقدس نییە هەمووی قابلی ڕەخنەیە بە زمانی دەربڕینمان وابیتن ڕەنگیش بە دڵنیا بن لەوە ڕۆژ پێم گوتن بمزانی بە غەڵەتم داهاتم داوای لێبوردنم دەکرد بەس هەردوو سەرچاوی کە بە منیان گوتیان مەترسە دڵنیا بە ئەوە لە دەرەنجامیش هەر ئێمە بردمانەوە شەرمەزاری بۆ حوسێن مسیارەکان لەبەرەوەی ئەوەندە زمانی دووس و درێژ بوو لۆی ماوە و هەموو ئەوانەی لە سنفی دیفاعی مطلقیان لێ کرد سیقیان بە من نەبوو بە من 24 ساڵە لەو ئەوروپایی هەزاران خەبەرمان گوتیە خیانەتمان لەو خەڵکەی نەکردیە لە بۆ مزام ئەوەم نییە بڕوا بکەن ئەمە لۆ مەبدەئی خۆمە دەکەم ئێستا ژۆ هیچ کەسەکەم نەکردیە هەر شتێکی دەکەم ئارەزوومەندە دەتوانم سبێنی هیچ نەکەم دابنیشم بەس وجدان و ئەخلاقتان هەبی 24 ساڵ لە ئەوروپای 12 ساڵ 9 ساڵ لە کوردستان بپرسم تاکە کەسم لە نۆتویەکەوە یەکێک لەو کەسانم نەک ئەو پۆزیسیۆن بوومە
بەردەوام لەو شێوە خەباتی کۆڵیشم نەدایە بە هەزاران کەسە تەکمانە خیانەتم لەو میلەتەی نەکردیە بە هەزاران خەبەرمان بڵاو کردو هەبووە غەڵەت بوو بەڵام ئەو لەو شوێنەی غەڵەت بداوای لێبوردنیشمان کرد بەس خیانەتمان لەو خەڵکەی نەکردیە هیوازر بێ خەبەری سفر هیچ چاوت دەخۆم تاریخی ئینسانەکی بێ خەبەری چێ لەگە فکری تو ناگوزێت ئەلم ڕۆژانە چەند خەبەرێک لەسەر پارتی وێچێتیدا دەگرم بە مطلقی بڕوا دەکات ئەوە دەیگۆ بەڵگەی ڤیدیۆیم دەوێ دەنگم دەوێ یەو ژنە دەویست بەس کاگم قەنەعەت پێ بکە بەهەرحاڵ هاوڕێیان من هەر ئەوەندەیە ئەوە بتە ئەزموونەک و ئەو دیاردە ئەگەر بە قرارەکیش تەعەن قراریش فت ئەوە بکرێ جنس و پارە سوڵتا شتی زۆر خەتەرن مستحیلە بە کەس ڕابوەستی بەڵام دەکرێت کەم بکرێتەوە خۆ لێرەش لەو سویدەی بڕوان پێ بکەن هاو برادران قانون نەبی دزی وەچی کوردستان دەبی فەساد وەچی کوردستان دەبی لێرە فەساد هەیە ئەوەی بڕوان پێ بکەن بەس هەموو شت ئارەزومەندانەیە کەنیسە لە کەنیسەکان هەیە مناڵبازی دەکەن بەس دەدرێنە میدیاکان بە خۆتان قەشەکان چەندین جار دیتان درایتە میدیاکان کاکە بە من دەڵێ نابی بەعز بکەی مەلایە دژی خودایی ئیبابە بۆ دژی خودای نا ڕەخنە لە مەلایەکی بگرین ئاوەتە ئەوە بووە شەرمەزاریان ئەمن لە بۆ ئەو باوەڕێنگۆ چیهانمان خزمەتی نیشتیمان خاک ئاینمان کرد لە کۆتاییدا من هەر ئەوەندە سوپاسی هەموو خەڵکانە دەکەم هاریکاریان کردین بەڵام ئەوانش دوێنیان پێدان ئیسلام گوتنی گەردەنیان ئازاد بی بە مەرجەک واست لەو کەلتورە جوێندان و ئەخلاقیەتە زمان زبریەی بهێنن لۆشامتە دەرسەک شوێرانە بە دوو ئەوە نەکەون مەلای ئاینی وەکو هەموو چین و توێژێک بەدەر نییە لە ڕەخنە مرۆڤی جوانیان تێدا هەیە مرۆڤی بە هەڵوێستیان تێدا هەیە مرۆڤی خراپیشیان تێدا هەیە سوپاس شتان دەکەم هەموو کات بچەقن کۆڵمەدەن لە کۆتایی هەر ئەوانە دەبەنەوە هەموو ئەوانش دەستشان هۆشتی بڤە بردیە سەرەتا ڕوبەڕووی ئەوە دەبن بەڵام دوای ئەوە هەر ئەوان دەیبەنەوە وە لە بەوەشم نییانی ئەوە بەروبمی ڕووداو بوو بەروبمی ئەو خانمە بوو بەڕاستی بەڵام ئەگەر ئێمە ناوەکەمان باز نەکردبە ئەو هەفتەی هەر بەردەوام نەبوونە پێداگر بوونە ئەو هەموو لایڤ و ڤیدیۆم نەکردبە دڵنیا بن ناوەکەی ئەوانە دەگەیشتە دەست ئێوە سوپاس بۆ ئێوە سوپاس ئەزموونەکە خەباتە هەزاران شتی وامان کردیە ئەمن هیچ بە ئەوە ناکەم بەس هەر ئەوەندەمە زۆر تەئەسفمەوە خوات زۆر کەس ئێمە خۆمان لەو ئەوروپای خۆشەی لێیان فیدا دەکەین لەبەر دەرگا لێمان دەدەن هەڕەشەی کوشتن ئەو هەموو خۆشیە هات یەک دنیا زوێنی پێدان دەوەرە تااقەت تەبی خەباتی لەوە بکە لەو ئەوروپای خۆشەی کورە 100 جار حەسوودین بە عەبڵا پەشێوی بردیە 2-3 ساڵ جارێک پارچە شعرێک فرێ دەداتن بۆ خۆی تا شاعیرێکی مەزنە ئینسانێکی جوانە بەڵام 2 ساڵ جارێک بەخۆ بە بەختیار عەلی شعرێک فرێدەن کتابێک فرێدەن دنیا خرا دەبی ئەمەش ڕووبەڕووی مەرگ و کوشتن دەبینەوە شەو ڕۆژ شەڕی ئەو مافیایە چەتانە دەکەین شەڕی ئەو هەموو دیاردەیە دەکەین کاکم دێ لە بۆ ویچمە لەو ئەوروپا کەس ئامادە نییە عمری خۆی لەو ئەوروپای شەو ڕۆژ دەبخام کە دێتن هەزار جونس پێ دەوەرە تااقەت هەبی بەردەوام بی سوپاس بۆ هەموو لایەک هەموو ئەوانەی کە توانرا بفتە ئەزموونەک کە مەلاکانیش بەدەرنین قابلی ڕەخنن بەڵام بە زمانێکی جوان من بۆ خۆم بەو میتۆدەی خۆم ئیش دەکەم هیچ دژە دینیش نیم ئەیبیشە ئەوی ڕەخنەی گرت بڵێن ئەنگۆ دژە دینی شەرمە هەمومان موسڵمانین لەو باگراوندە هاتین ڕەخنە دەگرین کەسمان لا پیرۆز نییە مەلاش وەکو هەموو سیاسەکانی تر ناکرێ ئەمن ڕسوای مەلا فازڵ میرانی بکەم بەڵام ڕسوای حوسێن مسیار ناکەم شەوت شاد سەرکەوتن